ئێمە باسی ئەوەمان کردوتمان بۆ نمونە ئەم کەشە بۆ سەیران خۆش و هەندێک گرفت هەیە و هەندێک نالەباری هەیە لانێ بۆ چوون و ئەمانە و ئەگەر تۆ بابەتەکە بۆ نمونە سەرکە خوا بۆت ڕێک بخات و ئارامی هەبێ لە وڵاتە و پارە ڕێگە با و گرفان ڕێگە بە بۆ نمونە بتوانی بچی بلیتی شوێنێک ببڕیت گەشتکردن یەکێک لە جوانیەکانی ژیان یەکێک لە چێژەکانی ژیانە بەڕاستی بەڵام هەمیشە ئێمە کاتێک کە سەیری ئەو شوێناناکەین کە گەشتی بۆکەین یەکێک لە مەرجەکانمان ئەوەیە ئایا ئاسایشی تیا هەیە طبعاً هەر ئەوەی کە خۆمان لەم جەژنەیە بینیمان کە هەرێمی کوردستان لە چاوپار هەر وەکو نەک ئامارەکانش هەر وەکو خۆمان کە لە شەقامەکان نایبینین ئەبین لە ساڵانی ڕابردوو لە چاوپار ڕێژەی گەشتیار کەمتر بووە کاتە نیشانەدات ئەوەی کە لە ناوچەکەیە ئەگوزارێ ئەو شەڕە تەنانەت کاریگەری کردوتە سەر ڕێژەی گەشتیار کەواتە ئێمە لە تۆری یەکەمی بەرنامەکەمان لەسەر ئەو کاریگەری کە ئەم شەڕ و نائارامیە ئەتوانێت لە سەرکەرتی گەشتیاری دروستی بکە ئەمانەیە قسە بکەین لەگەڵ میوانی بەرنامەکەمانە ئەوەی کە کاریگەریەکان هەموومان ئەزانین کاریگەری نەرێنی لەسەر دروستەکە بەڵام ئەمانێت میوانەکەمان زیاتر بۆ ماشی بکاتەوە بۆیە داواکەین لە بەڕێز غەریب عەلی خوێندکاری دکتۆرا لە بواری بێبازاڕکردنی گەشت و گوزار لامان ئامادە بێ کاک غەریب سڵاوی لێبێ بەخێر بانی باش بەخێر بێ کاک بەخێر بێ سەر چاوەکانم بەخێر بێ بەخێر بێیت زۆر سپاس بانی و باش بانی ئێوەش باش زۆر سپاس بۆ ئێوەش بێت سەرچاو زۆر سپاس زانین کاتێکە بۆ نمونە کەسێک بەرەو شوێنەکە چێ بۆ گەشتکردن چەند مەرجێکی شوێنەکە خۆش بێت فەرهەنگی لەگەڵ ئەما بگونجە هەندێک جار ئەوەی کە چۆ بۆ چین بەدەست خواردنەوە ئەناڵێنە هەموو ئەمانە بێگومان ئاسایشی ئەو شوێنەش ئەڵێ لە بابە سەلامت بگەڕێمەوە کاتە بەڕێز پێمان بڵێ لە ڕووی زانستیکەوە ئەسڵەن ئاسایشی گەشتیاری ئەم دەستاژێ بە چی ئەوترێت؟ سەرەتا سڵاو لێوە سڵاو لە بینەرانی کەناڵی کورسادی خۆشەویست دیارە لە ئێستاش و لە ڕابردوشدا جەنگەکان هەمیشە هەڕەشە بوونە لەسەر ئاسایشی گەشتیاری ئەو وڵاتی کە جەنگەکەی تایدا ڕوو دەدات گرفتەکە لێرەدا ئەوە نییە کە ئەو وڵاتە تووشی شەڕ و ئاژاوە و ناکۆکی بۆ بەڵکو گرفتەکە لەوەدا درێژ دەبێتەوە بۆ وڵاتانی دراوسێشی واتە کاریگەریەکەی هەر لەسەر خۆی نییە بەڵکو کاریگەریەکەی درێژ دەبێتەوە بۆ وڵاتانی دراوسێش لێرەدا بابەتێک چەمکێک دێتە پێشەوە کە پێی دەوتێت چەمکی ئاسایشی گەشتیاری کە لە دوو وشەی سەرەکی پێک دێت ئاسایشە لەگەڵ گەشتیاری هەدەفەکەشی ئەوەیە کە بتوانێت ئاسایش یەکەم بۆ جوڵا چالاکی خزمەتگوزاری گەشتیار و دامەزراوەکانی گەشت و گوزار دابین بکات بەمانایەکی تر پاراستنی گەشتیارە لە گیانی لە ماڵی لە سامانی لە ئەو شوێنی کە گەشتی بۆ دەکات ئەمەش پێویستی بە کۆمەڵێک ڕێو شوێنی یاسایی سیاسی ئەمنی ژینگەی هەیە لە چوارچێوەی ژینگەیەکی سەقامگیردا بۆ پیادەکردنی چالاکی گەشت و گوزار بەشێکی زۆر لە وڵاتانی پێشکەوتومان هەیە دائیمەن لە هەوڵی ئەوەدان کە ئاسایشی ژینگەیان سەقامگیر بێت بۆ ئەوەی کژی گەشتیاری پیشانی گەشتیار بدەن ئایا ئەم گەشتیارە کە سەردانی ئەو وڵاتە دەکا ئاسایش هەیە یاخود نییە لەبەرەوە بەشێکی زۆر لە وڵاتانی کە باسمان کرد وڵاتانی پێشکەوتوو زۆر هەستیارن بەرامبەر بە ئاسایشی گەشتیاری بە تایبەتیش خواستی گەشتیاری خواست و خستنەڕووی گەشتیاری لەبەرەوەی هەر وڵاتێک ئەگەر هاتوو ئاسایشی گەشتیاری سەقامگیری سیاسی ئەمنی سەربازی لەبار نەبێت خواست و خستنەڕووی گەشت و گوزاری کەم دەکات ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ داتاکانی پارساڵ بۆ نمونە لە پارێزگایەکی کوسلێمانی لە کاتی جەژنی ڕەمەزان و نەورۆزیشدا پارساڵ بەپێی داتا و ئامارەکانی بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی 50,000 گەشتیار سەردانی کردو بەڵام ئەم ساڵ هیچ گوێمان لە داتایەک نەبووە بە هەمان شێوە بۆ پارێزگاکانی تریش هەر وایە کەواتە ئاسایشی گەشتیاری پێشمەرجی سەرەکیە یەکەم بۆ جوڵەی گەشتیار بۆ بژاندنەوەی ئابووری بۆ بەرهێنانی کەرتی گەشت و گوزار و بۆ بەرهێناش لە بواری کەرتی بازرگانی باشە ئەمە لە هەموو وڵاتانی کە بە وڵاتی گەشتیاری بەناوبانگن هەستەکەی ئەم بابەتە زۆر گرنگی پێدرێەوە زۆر کاریشی لەسەرەکەن بۆی کە من وەکو گەشتیارێک سەردانی وڵاتێکم کرد زانیم ئەم وڵاتە لە ڕووی سروشتەوە لە ڕووی هەموو ئەو لایەنانەی کە چێش بە منە باشێ حەزم لێتی بەڵام هەستەکەم کە بۆ نمونەگە بە نمونەیەکی سادە بێت هەستەکەم ئەگەر ئامان نەبم یاخۆ ئاسایشێک لە پشتمەوە نەبێت خێرا پشتمەوە ئوتێلەکە بخۆم جارێکە ڕووناکەم وڵاتە بەڵام ئایا لە هەرێمی کوردستان تا چەند توانیمانە ئاسایشێکی باشمان هەبێ بۆی گەشتیارەکانمان بە دڵ و دەرونێکی زۆر ئارامەوە نەک قەلەقیەوە بێنە ناوچەکانیان کاک سەرکوجیان سەبارەت بە پرسیارەکەت دوولانەیە ئاسایش و گەشتیاری پەیوەندیشە ڕاستەوانەیە تۆ کاتێک کە سەقامگیری سیاسی و ئەمنیت هەبێت جوڵەی گەشتیاریت هەیە
کاتێکیش کە سەقامگیری سیاسی و ئەمنیت نەبێت جوڵەی گەشتیاری نیە ئێمە گەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو بۆ نمونە هاتنی گروپی تیرۆریستی داعش لە ساڵی 2014 بۆ 15 وای کرد کە جوڵە و چالێکی گەشت و گوزار پاکی بکەوێت کەواتە ئەمە ناسەقامگیری سیاسی دروست کرد ئایا هەرێمی کوردستان لەکوێ ئەم هاوکێشەیەدا لەکوێی هاوکێشەی ئاسایشی گەشتیاریدا هەرێمی کوردستان بە حکمەوەی کە بەشێکە لە عێراق عێراقش بەشێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دایمەن ئەم ناوچەیە بە ناوچەیشی نەئارام سیرکراوە لە وڵاتانی دەور و بەرەوانە بۆیە بەردەوام ئاسایشی گەشتیاری هەرێمی کوردستان لە هەژار هەڕەشەدا بۆ ئەگەر بگەڕێتەوە بۆ ڕابردوو بۆ منە بۆ کیمیابارانکردن بۆ بۆم ڕێژکردن بۆ سووتاندن بۆ ماڵوێرانکردنی گوندەکان ئەمانە هەموو بەشێکن لە ئاسایشی گەشتیاری و ئاسایشی هەرێمی کوردستان ئێمە ئەگەر بگەڕین بۆ ئەم بارودۆخی کە ئێستا هەیە بە تایبەتی لە ژێر شەڕ و ئاڵۆزی کە لە نێوان عێراق و عەفو ئێران و ئیسرائیل و ئەمریکا و ئەمانە هاتۆتەکایەوە هەرێمی کوردستان بەدەر نییە لەم درۆنانەی کە بەسەر ناوچەکە تێپەڕەبن ئێمە ڕۆژانە لە زوومی ڕاگەاندنەکانەوە لە دەستگاکانی ڕاگەاندن و ئەبینین فڵان شوێن بردومان کرا فڵان بارەگا بردومان کرا فڵان شوێن موشکی بەرکەوت درۆنی بەرکەوت بەداخەوە کە دوێنێ و پێرەبینیمان شەش پێشمەرگە لە بەرەکانی جەنگ شەید کەواتە ئەمە کاریگەری هەیە لەسەر ناوبانگی هەرێمی کوردستان لەسەر جوڵەی هەرێمی کوردستان بۆ چونکە ئاسایش توخمی گەشت و گوزارە هەر گۆڕانکاریەک لە توخمی ئاسایش ڕووبدات گۆڕانکاری لە توخمی گەشتیاریشدا ڕوودات سەرجەم توخمەکانی گەشت و گوزارن ڕەبتن بەیەکەوە دوجار ئەمەش کاریگە دەبێت لەسەر جوڵە و چالاکی گەشت و گوزار زۆر باش جا یەک خاڵی تر هەیە ئێمە کاتێک کە گەشتیار دێ ئەڵێن کارەکاتە سەر با بڵێن ئابووری وڵاتیش تەنیا ئەوە نیە بۆ نمونە ئێستا کە گەشتیار کەم بووە ژمارە ئەو ژوورانەی لە هۆتەلەکانە گیرێ کەمی کردبێت لانێ زۆر کاری تریش هەبێت تەنانەت دوکاندارێکی ناو بازاڕیش ببینێت کە ئەمە کاری کردوێتە سەر ئەو داهاتەی ئەو دەستی ئەەکە جا بەڕێزت پێمان بڵێ کامێک لە بەشەکانی کۆمەڵگا بەتایبەت لانێ لە کاتێکا کە جەنگێک ئەبێت لە ڕووی گەشتیارگە زەرەریان پێ بکە داهاتی کەرتی گەشت و گوزار داهاتێکە دابش دەبێت بەسەر سەرجەم جونگەکانی بازاردا واتە لە خاوەن تەکسیەکەوە بگرە تاوە دەگاتە هۆتێلێکی 5 ئەستێرە و هۆتێلێکی بەناوبانگ لە هەر ناوچە و شارێکە هەبێت ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ داهاتی فڕۆکەخانەکان ڕۆژانە با بڵێن لە ڕووی ئابووریەوە کە تەماشای زیانەکانی ئەم شەڕ و جەنگە بکەین لە ئەسەر ئاستی عێراقا بەپێی دوایین داتا و ئاماری ڕسمی وەزارەتی گواستنەوە گەیاندنی عێراق عێراق ڕۆژانە 600 هێڵی فڕۆکەوانی بەکاردەهێنێت لەم 600 هێڵی فڕۆکەوانیە بەڵێ لە کاتی ئاساییە لەم 600 هێڵی فڕۆکەوانیە کولی هێڵی فڕۆکەوانی یەک فڕۆکە 450 دلارە واتە عێراق مانگانە 10 ملیۆن دلاری دەست دەکەوێت لە داهاتی کەرتی فڕۆکەوانی لە 28 مانگی شوباتەوە کە ئەمڕۆ 26 سێ تقریبا نزیکەی 28 ڕۆژ نزیکەی مانگێکە کەواتە عێراق بێبەش بۆ لەم داهاتە هەرێمی کوردستانیش بێشبەش بۆ لەم داهاتە ئەمە بەدەر لەوەی کە کۆمەڵێک گەشت لە وڵاتان هەڵوەشاونەوە تەنها لە ماوەی هەفتەی یەکەمی جەنگەکەدا لە کۆی 44,000 گەشتی پلان بۆ داڕێژراو 25,000 گەشت هەڵوەشێنراونەتەوە زیاتر لە 4 ملیۆن گەشتیار گەشتەکانیان پاشی کەوتووە ئەمە بەدەر لەوەی ژمارەیەکی زۆر لە گەشتیار لە وڵاتان گیریان خواردووە ڕێکاری تر بەکاردن ڕێگەی تر بەکاردێنن بۆ گواستنەوە و لە هەرێمی کوردستانیش لە هەرێمی کوردستانی لە 28 مانگی ڕابردووە کە ئەم جەنگە ڕووی داوە تاوەکو ئەمڕۆ کە 23 ئازارە 1500 گەشتی هاتوو ڕۆشتوو لە فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی جەلال تاڵابانی هەڵوەشاونەتەوە بە جۆرێک 300 گەشتی هاتوو ڕۆشتوو لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی جەلال تاڵابانی بووە زیاتر لە 1200 گەشت لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بووە ئەمە بەدەر لە گەشتی کارگۆ و گەشتی شەحن و ئەمانە کە ئەمە دوجار کاریگەری لەسەر داڕوخانی ئابووری هەیە کاریگەری لەسەر گواستنەوەی کەلوپەلی هاوڵاتیانێک کە لە وڵاتان دەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان ڕەوانی بکات کە دوجار دەبێتە هۆی کەمبوونەوەی داهاتی ئابووری و کەمبوونەوەی جوڵەی گەشتیاری باشە کا غەریب ئەمە لەوانەیە بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە هێڵە گشتیەکانن ئەم زیانە بەجێڵە لەسەر ئابووری ئەگەر بینە سەر ئابووری تاکەکان یعنی بۆ نمونەیە سا زۆرینەی کەسمانەیە بژێی ژیانی لەسەر گەشتیارە یعنی شوێنەکەی گەشتیاریە بژێی ژیانی لەسەر ئەوەیە بە درێژایی ساڵەکە چەند مانگێکە خزمەتی کردو بۆ ئەم سێ مانگە کە بتوانێت سوودێکی لێ بینێ ئەم سێ مانگە ڕووی تێنەکە باری ئابووری داڕمانی پێوە دیارە بێ کەواتە ئەمە لێکەوتەی نەک بۆ سەر ئاستی گشتی بۆ سەر ئاستی تاکیش بەجێڵێ لەناو کۆمەڵگە بۆ سەر ئاستی تاک بەجێ هێڵێ بە تایبەتی کارمەندانی کەرتی گەشت و گوزار ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ سەر ئاستی جیهان ڕووداوەکان 11 سپتەمبەر بهێنە
بە نزیکەی لە 7.4 جوڵەی گەشتیاری بۆ ئەمریکا کەمی کرد نزیکەی 10 ملیۆن هەلی کار لە دامەزراوەکانی کەرتی گەشت و گوزار پەشیان کەوت ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرهەڵدانی بزوتنە کۆمەڵایەتیەکان لە تونس لە ساڵی 2011 نزیکەی 5 ملیۆن گەشتیار کەمی کرد کە 2000 ئەمەش کاریگەریشی بەرچاوی هەبوو لەسەر کەمبوونی داهاتی تونس بە ڕێژەی لە 100 ئەگەر بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان بە پێی داتا و ئامارەکانی کۆمەڵی کۆمپانیا و گەشتیارەکانی هەرێمی کوردستان لە 28 شوباتی مانگی ڕابردوو تاوەکو حەڤەی سێ 2 ڕۆژ پێش لە جەژن و ئەمانە بۆنەکانی جەژن و نەورۆز و ئەمانە هیچ گەشتێکی ئاسمانی نەبوو هیچ گروپێکی گەشتیاری نەبووە چ لە دەرەوە بێ بۆ ناوە چ لە ناو بڕاوە دەرەوە هیچ گروپێکمان نەبووە چ لێرەوە بچێ بۆ شارەکانی تر لە شارەکانی تر عێراقەوە بۆ ئێمە وەک لە دەستگاکانی ڕاگەاندنەوە دەبینێت سەرجەم دەواازە فەرمی نافەرمیەکانمان بەشێکی زۆری داخراوە 2 دەواازەی فەرمیمان هەیە کە سەرچاوەی هەلی کارن کە فڕۆخانەی نێودەوڵەتی هەولێر و جەلال تاڵەبانیشن داخراون بەڕووی گەشتیاراندا کەواتە ئەمە وردەوەرە درێژ دەبێتەوە بە پێی داتا و ئاماری کۆمەڵی گەشت و گوزاری هەرێمی کوردستان بەشێکی زۆر لە کارمەندەکانی ناردوتەوە من ڕۆژێک 2 ڕۆژ بەر لە جەژن و نەورۆز پەیوەندیم لەگەڵ کۆمەڵی میوانخان و چێشخانەکانی هەولێر کرد بەشێک لە هۆتێلەکان داخراوە کارمەندەکانی ناردوتەوانێ بێنە قسەم لەگەڵ بەڕێز کاک مەحموود کرد کە بەڕێوەبەری کۆمەڵی چێشخانەکە تی گەشتارێک زۆر کەممان هەبووە ئەوەی کە هەش بووە بەشێک زۆری لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقەوە لە ترسی لایەنی ئەمری هاتووە لە هۆتێلەکان دانیشتووە گەشتیار نییە و بەدەر لەمەش سەر گەشتیاری ناوخۆیش بەڵێ وەکو گەشتیاری ناوخۆی گەشتیاری ناوخۆیمان ئێمە نەبووە بە حکمی ئێمە کە پابەندی بە کۆمەڵێک بنەمای ئاینیشەوە لە بەتایبەتی جەرجی ڕەمەزان و ئەم بارودۆخەی ناسەقامگیری کەش و ئەوە هەواشی بەسەرداهات ینی زیاتر تەسیری هەبوو تۆ نزیکەی هەفتەیەکە لە جومعەی ڕابردووە کە جەژن بۆ ئەمڕۆژ کە پێنجشەمەیە نزیکە کەش و هەومان ناسەقامگیرە سەرجەم ڕێگەزەکانی دابارین بەدەر لە بەفر ڕێگەرە لە بەردەم پیادەکردنی چالاکی گەشت و گوزار ینی وەک کاک سەرکۆ لە پێشێکی بەرنامەکە وتی بەشێک دوێنێ 1-2 گەشتیاری عەرەب لە دەستگاکانی ڕاگەاندنەوە بینی گرفتی بۆ دروست بوو هۆتێلێک لە هەورامان شاخکە ڕووکاوە هۆتێلەکە داڕماوە کەواتە ئەمە دەگرێتەوە بۆنە سەقامگیری بارودۆخی ئەوە بەڵام گەشتیار زۆر هەستیارە بەرامبەر ڕووداوە سروشتیەکان بۆ لەبەرێ ئەم ڕووداوە سروشتیانە پێشبینی دەکرێت لە ڕێگەی دەستگاکانی کەژناسیەوە لەوانە بوو مەلەرزەیە توسونامی ڕوودانی لافاوە تەرزە و باو بۆرانە ئەمانە پێشبینی دەکرێت گەشتیار خۆی لێ بە دوور دەگرێت کەواتە هۆکەر بەڵام کێشەکەی لێرەدا ئەوەیە سەرجەم پێشێلکاری سیاسیەکان و گرژە سیاسیەکان کە لە نێوان وڵاتاندا دروست دەبێت چالاکیشی مرۆییە چالێکی کەسروشتینە کەواتە ئەو وڵاتانی کە سەقامگیری سیاسیان هەیە کە بارودۆخی وڵاتەکان ئارامە جوڵە و چالاکی گەشت و گوزار تێیدا گەشە دەکات بەڵام پێچەوانەکەشی ڕاستە هەر کاتێک ناسەقامگیری سیاسی هەبوو نەئارامی هەبوو گرژی و پێکدادان هەبێت لە نێوان وڵاتاندا فاکتەرێکی سەرەکیە بۆ کەمبوونەوە چالاکی گەشت و گوزار بەتایبەتی لە بواری ئابوووریەکە باشە لەسەرم هەموو بارودۆخەوەش پێ بڵین نابێ ئەمەم کەرتە پشتگوێ بخین بڵین هەتاکەی جەنگ تەواو بێ ئەنجا ئێمە بتوانین دەست بکەینەوە بەگەرتی گەشتیاری هەبێ و نەبێ ڕێژەکە کەمترە لە ساڵانی تر لەبەری جەنگمان هەیە لەو خاڵە سنووریەی کە بۆ نمونە باسی هەرێمی کوردستان کەین لە خاڵە سنووریەکانەوە ئەم گەشتیارە بۆ نمونە لە خواروی عێراقەوە هاتووە داخڵ ئەبێت لێوە لە مامەڵەکردنی یەکێک لە برایانی ئاسایش و کاریگەری هەیە هەتا ئەو سانیەی ئەڕاتەوە بۆ جێگەکەی خۆی کەمەمی پەیوەندی بەیەکەوەیە چۆن بتوانین بە شێوازێکی با چونکە ئێستا وڵاتانی گەشتیاری بۆ نمونە وڵاتێکی وەکو ئیتالیا کۆمەڵە شاری هەیە شارەکان بەس گەشتیار ڕوتێکە بەڵام یەک کارمەند لە ناو چێشخانەیەکە کارەکات ئەبێ بۆی خوێن دەبێ ئەبێ ئەتەکێتی خۆی هەبێ و ئەژبێ بە شێوازی مامەڵە لەگەڵ گەشتیارە بکە کە ئەم گەشتیارە هەست بە ئاسوودەی بکات خۆمە ئاسایشیشی لەگەڵانیە کارمەندێکە ڕێزی لێگرێ و بارودۆخەکەی بۆ ئاسایەکاتەوە ئەنجە تۆ ببیێنە بەرچای خۆ تۆ گەشتیارێکە هاتۆ لەو تێلەکەمەوەتەوە یە نانەخوا بۆی خەیتە سەر تەلەڤیزۆن و ئەمە نەدرۆنیایەتی بەوە ئەو نەدروبە کابرا دڵیەکێتە دەستی ڕاتەوە تا چەند کاریگەری هەیە ئێمە بتوانین حتا بارودۆخەکە بۆ ئەو کەسانی ڕۆمانتیەکەن بە ئاسانتر پیشانیان بێن ڕێگەیان لێدا نەخەین هەست بە مەترسی نەکەن لە لامان ئەمانە هەمووی مامەڵەن هەتا سایق تەکسیکیش کە ڕۆژانە هاتوچۆشی لەگەڵا کاک سەرکۆ یەکێک لە دەروازە سەرچیەکان کە تووشی گەشتیار دەبێت بازگەکان و چۆنەڵێت فڕۆکەخانەکانن ئێمە وەگە بینین ئێستا فڕۆکەخانەکانەوە داخرا بەشێکی زۆری دەروازە فەرمیەکانیش ئەوەی کە
ڕۆژانە جوڵەی و بازرگانی هەیە ئەویش بە شێوازێکی زۆر کەم هەیە تەنها بۆ هەندێک کاڵا و خواردەمەنەی نەبێت نییە جوڵەی گەشتیاریت هەیە کە وڵاتانی دراوسەیە کە ئێران ئەوە هیچ پەیوەندیەکت نەماوە ئێستا لەگەڵ ئێرانە بە تایبەتی لە ڕووی جوڵەی گەشتیاریشەوە و هەروەها گەشتیاری ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقیش بە حکمی ئەم بارودۆخی هاتوۆتە پێشەوانێ خۆی بە دوور دەگرێت لە گەشتکردن بۆ هەر ناوچەیەکی نائارام و بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ و پارێزگاکانی هەرێمی کوردستانیش چۆنەڵێ کۆبوونەوە و چالاکی و هەروەها دەرچوون بە شێوازی قەڵەباڵغی ڕێکە پێدراو نییە و لە ئێستادا نزیکەوە مانگێکە هەردوو دامەزراوی خوێندنی باڵا و دامەزراوی پەروەردە داخراون بەڵام وەکو تۆ باسێت دەواازەکان سەرچاوی سەرەکی هێنانی کەتی گەشتیارین و جوڵەی گەشتیارین بۆیە بە پێی ئەو داتا و ئامارانەی کە هەیە لە هەرێمی کوردستان نزیکەی 12 دەواازە هەیە دوو فڕۆخانەی نێودەوڵەتیمان هەیە بەڵام بە حکمی ئەم بارودۆخە سیاسی و سەربازی کە هاتوۆتە پێشەوە تۆ ناتوانیت بۆ نمونە گەشتیار بهێنیت چونکە ئەمانەتی گەشتیارەکە دەکەوێت ئەستۆی تۆوە لەوانە تووشی ڕووداوێکی نەخوازرا ببێت لە شوێنێک لە ناوچەیەک تووشی درۆنێک ببێت و هەروەها پێویستیشە ئێمە ڕێنمایی حکوومەت وەربگرین لە پێش هەموو شتێکەوە ئەنجاکانە بتوانین بارودۆخە هێوەربێتەوە چونکە ئەم شەڕ و ئاژاوەکەی لە ئێستا لە ناوچەکە ڕوویداوە هیچ بە چاوڕوونیەک نییە لەوانێ من لە بەرنامەکەی تۆ دەرچم سەرۆکی ترامپ بڵێ وڵاکاکە جەنگمان ڕاگرتووە کەواتە بەشێکی زۆری پسپۆڕانی بواری سیاسی بواری جیۆستراتیژی پیان وایە ڕۆژ بە دوا ڕۆژ ئەم جەنگە لە هەڵکشاندایە ئەگەر بێت و درێژە بکێشێت کاریگەری زۆر خراپی دەبێت بە تایبەتی لەسەر جوڵەی ئابووری جوڵەی گەشتیاری جوڵەی بازرگانی سەرجەم دامەزراوەکانی تریش جا کاک غەریب ئیشەڵڵا ئەم شەڕەش هەر تاوا بێت ترۆ ماوەکەی خۆیازانێت بەڵام ئیشەڵڵا کە دوای ئەوەی کۆتایی هات بێگومان پێویستەکە چۆن بیناکان نۆژە نەکرێنەوە ئەم کەرتەش کار بکرێت بۆ نۆژەنکردنەوەی کار بکرێت بۆ گۆڕانی ئەو تێڕوانینەی کە لە لای گەشتیارێک دروست بووە نیشانی بیتەوە ناوچەکە ناوچەیەکی پڕ لە ئاسایشە ئێمە لە بیرمان نەچە وڵاتێک وەکو ئیمارات لە ئێستاە کە یەکێک لە سەقامگیرترین وڵاتەکان بوو بۆ گەشتیاری ئێستا زەرری بەرکەوتووە کاتە ئێمەش بێبەش نەبووین بەداخەوە بەڕێزت پێمان بڵێ چۆن ئەکرێت لە دوای ئیشەڵڵا تاوبوونی جەنگەکە کار بکرێت لەسەر ئەو گۆڕینی تێڕوانینە لای گەشتیار لە هەرێمی کوردستان بەتایبێت میدیاکانی ئێمە چۆنەتوانە هاوکار بن دەستگاکانی ڕاگەاندن میدیاکاران ڕۆژنامەنووسان ڕۆڵێکی زۆر گرنگیان هەیە لەم بابەتە بە تایبەتی لە ئێستا و لە داهاتووشدا ئەگەر بارودۆخ ئاسایی بێتەوە ئێستا و لە داهاتووشدا لە ئێستادا دەستگاکانی ڕاگەاندن ئەوەنەی تیشکیان لەسەر چۆنەڵێ تەرکیزیان لەسەر پیشاندانی درۆن و موشەکەکانە ئەوەندە کار ناکەن لەسەر ناساندنی سەقامگیری هەرێمی کوردستان لە ڕووی بە تایبەتی کەرتی گەشت و گوزارەوە بەشێکی زۆری ناوچەکان هەرێمی کوردستان سپاس بخوا سەقامگیرە بەڵام کە ئەگەر بێت و ڕاگەاندن ڕۆڵێکی سەردەمیانەی هەبێت بە ڕۆڵی خۆی هەڵبستێت ئەوە کاریگەری دەبێت لەسەر لایەنی ئەمنی سیاسی ئابووری گەشتیاری هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە ئەگەر بێت و ببنە چاوساغێک بۆ پیشاندانی نەسەقامگیری دۆخی ئەمنی سیاسی سەربازی ناوچەکە بە تایبەتی هەرێمی کوردستان ئەمە کاریگەریی بەرچاوی دەبێت لەسەر کەمبوونەوەی جوڵەی ئابووری لەسەر کەمبوونەوەی جوڵەی گەشتیاری باشە کەواتە لەگەڵ هەموو ئەم بابەتانەی کە ئێمە گفتگۆی لەسەرەکەین خۆ بەداخۆ نازانین بڵین کاتەکەی دیاریکەین مانیشان بۆ دانایتە دوایەوە دەست پێکەوە دیاریکراونیەوەی جەناب تێڵە لەوانەیە ئەم دەقێبێ لەوانێت 2 ساڵی کە بخانێت کە چاوەڕێی ناکرد کەیان و جەنگی ئۆکراینە پلانی رووسیا بە هەفتەیەک بێەوە 4 ساڵە خەیانێتی و درێژەشی کێشاوە ئێمە چۆن هەوڵ بین ینی بۆ نمونە ئەوەی کە جەناب توتر ڕاستە ناتوانین بە زۆر خەڵک بێنین لەبەرەوەی ناتوانانی تۆ زمانیم کەسە بکەی بەڵام ئەوەی کە لاشمانە چۆن ئەتوانین بە شێوازی لە شێوازەکان لە ڕێگەی هۆتێلەکانەوە تیمە تایبەتەکانەوە هۆشیاری بڵاو بکەینەوە کەم لە سەرەتای بەرنامەکە ژوتم زیانیان پێنەکە ئەگەر بەبوونی شەڕی شۆنە بێ سابینی باران و بەفرێکی زۆر ناوچەکانی گرت و دوێنێ هەندێک کەس گیری خواردبوو لە هەندێک شوێن گەشتیار بوون شوێنەکان ناشارەزان ئەتوانین لە ڕێگەی و تیمانی کە هەمانە لە گەشت و گوزار ئەم بابەتانە هاوکاریان بینەتە و ماوەی لێرن لە ئێستادا ئەوەی کە دەکەوێتەوە سەر دەستەی گەشت و گوزاری هەرێم دەتوانێت بەو ڕۆڵە هەڵبستێت ئەمە زۆر کاریگەری دەبێت بەڵام ئەوانیش ناتوانن زەمانەتی ئەم بارودۆخە هەڵبگرن لەبەر ئەوەی بارودۆخەکە تاوەکو دێت ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئاڵۆزبوون دەچێت تۆ ناتوانین ئەمانەتی کەسێک بێنی سەر شانی خۆت لەبەرەوەی ئەم بارودۆخی کە هاتوۆتە پێش چاوەڕوان نەکراو بۆ یەکەم دومیش کاتەکەی نادیارە لەبەرەوە پێویستە
یەکەم دەستەی گەشت و گوزار کۆمەڵێک ڕێنمایی و ڕێکار هەیە دەری بکات ئەگەر بێوێت کەرتی گەشت و گوزار ببوژێتەوە کۆمەڵێک ڕێنمایی هەیە دەری بکات گەشتیار پابەند بێت بە دەستگاکانی ڕاگەاندنەوە پابەند بێت بەلانە پەیوەندیدارەکانی حکوومەتەوە خۆی بە دوور بگرێت لەو ناوچانەی کە بۆ نمونە ناوچەی چۆن بڵێ ئاڵۆزن یاخود ناوچەیەکن هێرشی بەرامبەریان دەکرێتە سەر ئەمە زۆر کاریگەرە ئێمە لەو ساڵانی ڕابردوو بینیمان کە لە پارێزگای هەولێر و لە کونەماسی بینیمان کە چەند گەریلایەک لە ڕێگەی درۆنەکانی تورکیەوە کرانە ئاماج ئەمە کاریگەری هەوە بەڵام دوای ئەم بارودۆخە ڕاگەیاندن دەتوانێت وێنەی جوانی کوردستان پیشان بدات بیگوازێتەوە لە ڕێگەی کۆمەڵێک ڕیکلامی و سەردەمیانە و هەروەها کاریش بکرێت لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەاندنەوە بۆ سەقام بۆ ئاسایبوونەوەی بارودۆخەکە و هەروەها بۆ ئەوەی کە بتوانین ئێمە گەشتیار ڕابکێشین و بە بازارکردن بۆ کەتی گەشت و گوزار بکەین. باشە بابەتی کە هەیە من پێم خۆش بوو لەسەرمە پەیوەندی بە ناوخۆی خۆمانەوە بۆ دەستەی گەشت و گوزار هەردێک ناوچەمان هەیە ئیتر گەشت و گوزار دەتوانێت بڕیاری لەسەر باکەم شوێنانە ئایا بەداخراوی بمێنێتەوە تا ماوەیەک یاخود کراوە بێت هەندێک گەشتیار ڕووی تێکاسە بۆ نمونە لەگەڵ سەحەر باسیەوەمان کرد بە ئێمە لە دەریاچەی سیروان ئاوەکەیان بەرراوەوە هەندێک لەو سەیرانگانە کە شوێنی گەشتیاری کونەماسی شەروا بوو بەڵێ ژێر ئاوکەوتون دەستەی گەشت و گوزار ئەتوانێت هەم بۆ خۆمان هاوڵاتی خۆمان هەم بۆ گەشتیاریش ئەم شوێنانە ماوەیەک بە داخرایی بێنێتەوە بۆی کەس دڵی لایەوە نەبێ ئایا تووشی ڕووداوێکە بێ یاخودەم ئاوە بەر بۆ تۆ کە کەس نازانێت ئایا زیانی پێگەیان پێی ناگا لەوانێ برا کەسێکمانەوە بێ بە هەفتە لەو شوێنەیە ما بێتەوە بە شەویش بەڵام ئێستا بە کەڵک ناو شوێنە لە ڕێگەی گەشت و گوزار و هەندێک لەو شوێنەوە بۆ ئەوێن بە نمونەیەنایە بۆ هەموو شوێنەکانی تژەکە مەترسی لەسەر بێ بۆی کە کەس زیانی بەرنەکەوێت وڵای ئەم ڕێنمایانە دەکەوێتەوە سەر خەڵک تا چەند خەڵک پابەندە بە ڕێنمایەکانی حکوومەت و دەستەی گەشت و گوزاریشەوە ئەو خەڵکەشی کە شوێنەکە بە بەڕێوە بڵێ پارەکەی خۆڵکەشی کە شوێنەکە ئەبا بەڕێوە دەبێتە هۆی کە بتوانێت شوێنەکەی خۆی دابخات ئەمە زۆر نیە چونکە لە ئێستادا زەرمەندی یەکەم هۆتێلەکانن فڕۆکەخانەکانن کەتی بازارە لە چونکە کەرتی گەشت و گوزار و سەرتاوتم داهاتی کەرتی گەشت و گوزار لە تاکێکەوە بگرە کە ئیشی کارەکەی تەکسێتاوەکە هۆتێلێک بەسەر سەرجەم جوگمەکانی بازاردا داهاتی کەرتی گەشت و گوزار بڵاوە بێتەوە بەڵام ئایا ئەم ڕێنمایی کە دەستەی گەشت و گوزار دەری بکات تا ئێستا من هیچ ڕێنمایەکم نەبینەوە بەڵام ئەگەر بێت و ڕێنمایی دەربکات و دەستەی گەشت و گوزاری لەوانەیە پابەند بێت بە ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ حکوومەت و ئەمانەوە خەڵک دەتوانێت پابەند بێت بەم ڕێنمایانەوە چونکە لە ئێستادا ئەو گەشتیاری کە ئێمە نەمانماوە گەشتیاری ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق و گەشتیاری وڵاتانی دراوسێشە گەشتیاری ناوخۆمان ڕێژەیەکی زۆر کەمە لەبەرەوەی خۆت ئەزانی کورد دایمەن حەزەری دەکات لەم بارودۆخە ئاڵۆزانەدا کەمترین دەرچوونی هەیە بۆ ناوچەکان لەبەرەوەی بارودۆخەکە باردۆکی نەخوازراوە کە هاتووتە پێشەوانێ و کاتەکەشی نادیارە نازانێت تاوەکو چەندە خیانەت زۆر سپاس دەستەکانی هیوامانەوەی شەڵڵا ئەم شەڕەت بە زووی تاوا بێشڵوە یەکەم جار مرۆڤەکان زەرەریان بەرنەکەوێت ژینگەکەمان و دواترش ئەو کەرتی گەشتیاریە لەمە زیاتر زەرەری بەرنەکەوێت سپاس بۆ زانیاریەکانی زۆر سپاس